ڕێگاوبانەکانیشن هەمووی پڕە لە قۆرت و تاسە و کەند و دۆڵ و ئەو شاخە دەگەر لێی دانبەردی یەکەم هاتە ژۆرێ خێزانم لە تەنیشتە من بوو ئەنی بەردەکە لەویشیدا. جادەکانی ئێمە خەلەلی تاسە و ئەوانەی زۆر دەکەوێتێ بەهۆی ئەو لافا و باران و بەفرێک کە لە سنوورەکەمان دێت. بەڕاستی دەبەری باڵەکایەتی هیچ خدماتێکی بۆ نەکراوە. ڕێگاوبانەکەمان زۆر خراپن، تاسەی زۆری تێدایە، شاخەکان بەرد زۆر دێ دەخوارێ. زۆربەی هەرە زوری ڕێگەکانی کە دێنە ناو شۆری سووران یەک سایدن، یەک ڕێڕەون. ئەو ڕێگەوانەی کە یەک سایدشن زیاتر تووشی ڕوودا و یادچوو دەبنیان پێکدادان دەبنیان وەرگەران. تو خەڵک لە گەرەمەدان سەرنشین و شوفێری تاکسی دەبی زیاتر پابەندی ڕێنمەکان یادچوو بی. بەرنامەی ترافیک لە ئەڵلقەی ئەم جارەیدا یەکێک لە گرنگترین گرفتەکانی هاتوچۆ دەکاتە چیرۆکی ئەم مەڵقەیە. ئەو گرفتەش بریتیە لە خراپی و وێرانی ڕەوشی ڕێگاوبان لە دەڤەری باڵەکایەتی و قەزای سۆران. گرفتەکە بووە بە هۆکارێکی سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ. لەو ڕووداوانە ساڵانە دەیان کەس دەبنە قوربانی. ئەو قوربانیانەش بە گیان لەدەستدان و هەندێک جاریش بە کەمەندانبوون کۆتاییان دێت. کۆتایی هەر ڕووداوێکیش جگە لە زیانە ئابوووریەکەی زیانە گیانیەکەی ماڵوێرانی بە دوای خۆیدا دێنێت. لە قەزای سۆران و دەڤەری باڵەکایەتی هاوڵاتیان و شۆفێران بەدەست خراپی و مەترسی ڕێگاوبانەکان دەناڵێنن. ئەو کەم و کوڕیە بووە بە هۆکاری مەرگ و لە ڕاوچێ بۆ دانیشتوان و ئەو کەسانەی لەو ڕێگایە هاتوچۆ دەکەن. ترافیک لەو بەرواداچوون و بەرمەستانەش وەزارەتی ناوخۆ بە ئاماهەنگی هاتوچۆدانراون کە زۆر جار ڕۆحی دەیان کەسی پاراستووە لە مردن کە بووەتە بربەستی گەڕانەوە لە ڕووداوی جەرگبڕ. ترافیک لەو بەدواداچوونەی یەکێک لە قوربانیانی ئەو هۆکارە دەکات بە چیرۆکی ئەمجارەی. لەو چیرۆکە خەونی خێزانێک لەناو دەچێت. دایکێک ماڵاوایی تا هەتایی لە هەموو منداڵە بێنازەکانی دەکات و منداڵەکانیش بێبەش دەبن لە ناز و سۆزی دایکیان. نەورۆز و یادار ئەمە شویسمان دەوچێ و خەڵکەی وەکومان بچینە دەرێ و کاتە چ خۆش بەسەر بین. منتیقەیمەش منتیقەکی هەم گەشتیاری و هەم شوێنی جوگرافیەشن ناوچیا و ڕووبار و شاخ و ئەوانەیە. بە حەقەت ینی ڕێگاوبانەکانیشن هەمووی هەنی پڕە لە قۆرت و تاسە و کەند و دۆڵ و ئەمەش چوینانی تا تقریبەن سەعات 35 دقا ئەنی ئەمەش وەچێ و خەڵکەی لەخۆ لە دەرێ بنویسمان بگەڕێینەوە لە هاتنەوەی لە بەرامبەر ئەنی هەر بەخۆی لە ناوی ڕێزانۆکە لە ڕێزانۆک ئەنی قۆرتەکی لێ لە قۆرتەکەی ئەمەش زۆر ئێواشداتم ینی ئەوە نەوە برێم هەندا نەسەریع بمنە ئەوە بیتن ینی شاخەک بەسەرت داهاتە خوارێ ینی ئەو شاخە دەگەر ینی لێی دانبەردی یەکەم هاتە ژۆرێ لە جامی لای سایقی لە دەستی دام لەو تەنیشتەی دام لە لاقیشی دام ینی من دەستەکەم کات سوکانەکەشم لە دەست کات سوکانەکەی هەر لێ بووە خێزانم لە تەنیشتە من بوو ینی بەردەکە لەویشیدا لەگەر لەویشیدا ینی ئەویش کات ینی لەوەی ئەو هەندەم پێمە ینی ئەو لاقەم ئیش نەکرد سوکان نەما گێڕ نەما ینی بەپێی چەپا خستنە سەر ئیستاپی ڕامگرت و بەردەکی زۆر گەورە هات ینی بەردە گەورەکە لە دینگەی سیارەیدا و لە جامی نەهاتە ژۆرێ وەنێ ئەمە
6 نەفەر تێدا بین دەو سیارەی سەر ینی 6 سەرنشینی تێدا بووین خۆم و هەموو حایلەکەی خۆم دەخوای بە زیادی بیتن ینی هەر لەسەر ئەوەندەی گەڕاوانی خێزانەکەم گیانی لەدەستدا بەڵام هیوادارم حکومەتی هەرێم ینی بە حەقەت ینی لە هەموو بۆنەکان یەکەم ئەمنیە دووەم تەندروستیە ینی بەداخەوە لۆ وەزارەتی ساحە بەداخەوە ینی لۆ شارێکی وەکو سۆران دەگا 4 قەزای لەسەرن ینی دکتۆرێک لە خستەخانەی نەبیتن محاوین تۆبیەک لە خستەخانەی نەبیتن ینی بیتە هۆکاری وەی دەگەمە 3 ساعەتە لە ناو خستەخانەی بمینمەوە ینی چارەسەری سەرەتاییمان لۆ نەکرێتن 5 ساعەتە مایمەوە هەتا بەس تەنها عیلاجی سەرەتاییم لۆ کرایە خێزانم 3 ساعەتە لە ناو خستەخانەی ماوە ئەو جارگیانی لەدەستدا ئەمە ڕێگای مەرگ داین لۆچی یەک دەکەوینە ئاوێ دەمرین ینی هەر ئەک تاسەی سیارە بەحستە مەرگری ئەوە چێ خوارێ ئەوە کەویە ڕووباری و دەمری بربەست تەنها لەسەر لۆفەکان هەیە لۆفە عەکسەکان لە خۆنی دیکە نیمانە دیسە ینی لەوەی ئەنی باقەت هەموو جادەکان بوونە دوو ساید ئەوە هات لۆ 7 ساڵ 8 ساڵی ئەمری پێ دەرچوە ڕێگای هامڵتۆن ببرێتە جۆت ساید ینی هیچی لۆ نەکرا ئێستا ئەمە ئەڕۆین لەسەر چێ ینی وەچووەن لێ هاتیە ینی ئەمە دەگەر سواری سیارەی ئەبین ینی دەمێمە پێشی خۆی پێشی وە ینی برین ئەمە مەرجی خۆماندا بدەین لایەک شاخ دێتن لایەک ڕووبار دێتن لایەک ڕووچوون دێتن لایەک برندونەوی دێتن ینی نە کەسیش بەرپرسیار نییە نازانم ئەنی لە قایم قامە پرسی ئەرێ کاکە دەسەڵاتم نییە لە شارەوانە پرسی ئەرێ ئیشی من نییە وەزارەت ئیشغالیش ئاوەدانکردنەوە نازانم لە چێیە بۆ ئەوەی کەسی دیوەکو من لێنێ وەکو من داچی لە دەست نەدات پێویستە حکومەت ئەو ڕێگاوبانانە چا بکات یاخود بربەستیان بۆ دابنێت بۆ ئەوی تری نەبێ خەڵک نەبیتە قوربانی ئەو تاسە و ئەو کەم و کوڕیانەی جادەی بۆمان چارەسەر بکرێن هیوادارم شارەوانی ئەو کەم و کورتیان ببینی کە ڕۆژانە بەخۆیان شانە هاتوچۆ لەو ڕێگایە دەکەن کە چه کارەساتێک و چمەرگستانێک لەم ڕێگا ڕۆژانە ڕوو ئەدات و خەڵکێکی زۆریش دەبێتە قوربان لە هەمان ڕۆژ جگە لەو حادسێکە خاڵم تووشی بوو حادسەیەکی تر لە هەمان ڕێگا بوو داواکارین ڕێگاوبانەکانی ئەم شوێنە چا بکرێتەوە تاکو چیتر حادسەکانی لێ نەقەون هیوادارم گیانی هاوڵاتیان و شۆفێرە بەرەزەکان پارێزرا بێ لە ڕووی هاتوچۆ جگە لە ڕێگاکانی دەرەوە ڕێگا و شەقامەکانی ناوشار و ئاوەدانی پڕن لە قۆرت و تاسەی نایاسایی و ڕەگڵە کە بووە بە بۆمبی چێندرا و کە بەردەوام شۆفێران و ئۆتۆمبیلەکانیان کردووەتە ئامانج بە جۆرێک هاوڵاتیان نیگەرانی دڵ و دەرونیانی پڕ کردووە لە ناڕەزایی ترافیک لە بەدوادا چوون بۆ ئەم هۆکارە دەچێتە بە ڕێبەرایەتی هاتوچۆی سۆران بۆ ئەوەی بەرپرسیارەتی خراپی و نەبوونی سەلامەتی ئەو ڕێگایانە بزانین کە لە ئەستۆی چێدایە هاوکات پۆلیسی هاتوچۆ چی کردووە بۆ کەمکردنەوەی قوربانیان سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران سنوورێکی بەرفرەوان و ئەوانەیە زۆربەی هەرە زۆری ئەو منتیقەیە مەش منتیقەیەکی کوێستانیە بەخۆتان دەزانن منتیقەی کوێستانی باو باران و بەفرێکی زۆریش لە سنوورە دەبارزن جادەکانی ئێمە خەلەلی تاسە و ئەوانەی زۆر دەکەوێتێ بەهۆی ئەو لافا و باران و بەفرێکە لە سنوورەکەمان دەهێتن و هەروەها گرفتێکی ئەجا زۆرمان بۆ هاتوچۆ دروست دەکرێتن ئەو فترێکە ئەو جردی نەورۆز هاتە پێش ئەوانە سنووری بەڕێوەبەرایەتیەکەمان قەلەباڕی ئێجا زۆر کە دروست دەبوو هەمووی لەو تاسە و لەو کەند و کۆسپانەی بوو کە کەدبوونە ناوجادەکانی ئێمە ئەرک و واجباتی ئێمە زیاتر بووە و مادیبوونێکی زیاتریشمان بە ئەسەدا دەبینی لە شوێنێک
تاسە هەیە یا جادە خراپ بوو یا جادە ڕووچۆ ئەوانە دەبی کارمەند ئەمە نەخلی ئەو جێگانەی بکەن کە جادەکان تەسکی بووینەوە یا جادەکە خراپ بووە یا جادەکە کەند و کۆسپەی زیاتر تێدایە دەبی کارمەند زیاتر لەو شوێنانە دابنێتن کە قەڵەبارغی دروست نەبیتن ئەو تاسانە هەیە ئەو ڕێگا و بەنانە بەو شێوەی خراپ بوو ئەوانە بۆ ئێمە زۆر مشکلێ لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەمەش خۆمان صاحب سیارەی شخصی خۆمانی و سیارەکانی دایرەش لە ئەستۆماندا هەیە ئێمە زۆر پێمان ناخۆشە وەختی کە سیارە لە تاسەیە دەدرێتن یا ئاستەنگ دروست دەبیتن یا هاوڵاتێ دێگلەی و گازاندەمان لێ دەکاتن بۆ ئێمە جوابدانەوە هەندێک ناخۆشە بەڕاستی. ئەگەرچی کۆنی بەشێک لە ڕێگاوبانەکان و کەش و هەوا لەلایەک بووە بە بیانووی لایەنی پەیوەندیدار لە خراپی ڕێگاوبان بەڵام هاوڵاتیان دەنجی ناڕەزایی و ڕووی گلەییان لە ئیدارەیە و ناوچەیە بە کەمتەر خەمیان دەزانن. لەوانێ بە ڕۆژانە چەند حادیسی دیە قەومی خەرک لەوانێ هەر نزانی بەردێتە خوارێ وە سیارەیەکەوی وە شتێکەوی بشگەلەوەی ڕێگەوبانیش ئەوە چ ڕێگەوبانەکی لۆ وەعزەی ئەو ڕێگەوبانە بەکەلنای خەرک زۆرە سیارە زۆرن دەبی ئەو ڕێگەوبانە معاوەلە بکرێ بە هەر حار چاک بکرێ بەعامە ڕێگاوبانەکان ئەنی چاو پێدا بکشێتەوە ئەنی خەرک ئەنی ڕۆژانە ئەنی بێتە قوربانی ئەو ڕێگاوبانە کە لەبە هۆی بارالبارین و هۆی بەفروی هۆی ئەو شتانەیە کە ڕێگاکەت زۆر تەسک و تۆڕە. بەڕاستی دەبەری باڵەکایەتی دەربارەی ڕێگاوبان هیچ خدماتێکی بۆ نەکراوە چکە ڕێگاوبانەکەمان زۆر خراپن ئێمە وەکو گەنجێک ناتوانانی سیارە بە ئارەژی خۆمان لێ بخورین تاسەی زۆری تێدایە شاخەکان بەر زۆر دێ نەخوارێ وە داوامان لە حکومەتی هەرێمی کوردستانە چاوەک بەو ئەو مەنتیقێدا بخشینیتەوە لە بەرنامەی ڕێگاوبان. ترافیک بۆ گەیاندنی دەنجی ناڕەزایی دانیشتوان و شۆفێران دەچێتە بە ڕێبەرایەتی شارەوانی سۆران. دەمانەوێت بزانین چ مژدەیەکیان پێە و چ پلانێکیان هەیە بۆ ڕزگارکردنی گیانی خەڵک و نهێشتنی ئەو ڕەوشە خراپەی ڕێگاوبان. هاوکات هۆکاری ئەو خراپیە ڕوون دەکەینەوە. وەک ئەندازیار ئەمە لە جادەوبان و ڕێگاوبانەکانی ناو سنووری شارەوانیمان بۆ خۆم تموعم زیاتر هێشتا. زۆر ئیشکرا بەس لەو ماوە قەیرانێک کە هات و سیانە ڕاوەستا سرویس ڕاوەستا خەدەمات ڕاوەستا بوو ئێستا لە ساڵی پارەکانەوە نزیکەی 10 پرۆژێ قیرتاوکردمان بۆ شاری سۆران هێناوە بەس لەبەر هۆی ناڕەباری کەشی هەوا حتا ئێستا ڕامان گوتووە هەر هەوا ئیشاڵا ناڕەباری کەشی هەوا ڕاوەستا بارانبارین وەرزی بارانبارین ڕاوەستا دەست پێ دەکەین ئیشاڵا هەمووی قیرتاو دەکەینەوە ئیشاڵا زۆر هاوڵاتیان سەردانمان دەکەن خەڵک ناڕازیە حەقی خۆیانە ئەمەش ناڕازین شەقامان هەمووی تێکچووە پێویستە بە قیرتاوکردنێکی گشتیمان هەیە زۆر تاسە دروست بۆ خۆر دروست بۆ دەبی چاو بکرێتەوە ئەمەش لە هەوڵ داینە ئیشاڵا لە ماوەی نێزیکدا هەمووی چارەسەر دەکرێت تاسە و حەبوونی تاسەی ناسایی زۆر هەبوو لەسەر شەقامەکان لەژدەمان پێکینە ساڵی پارمانگی مانگی سێ بە من پێش نەوروز بوو یعنی 1 ساڵ لەمە بوو پێش دەگەڵ بەڕێوەبەراتی هاتووی چوو تەنسیقمان کرد بە هەڵگرتنی ئەو تاسە زێدەڕێوانێک کە بە سەبە و بە قیری دروستکرا بوون. بەداخەوە یعنی گلەیەکی زۆر هەیە لەلایەن هاوڵاتیان گەشتیاران ئەوانی سەردانی شاری سۆران دەکەن کە بە شاری گەشتیاریش ناسراوە بەداخەوە ناو شار دەرەوەی شار لێرە حتا بگرێت تا سپیلکی لێرەش حتا چۆمان و حاجۆمەران هەموو جادەمان تێکچوونە پێویستی بە چاکردنەوەیان هەیە سەبەبیش هەبوونی ڕێی سەرەکی گومڕوکی حاجۆمەرانە کە سیاری بار هەڵگرز و پێدادێن و دەچن گەشتارێکی یەکجار زۆر سەردانمان دەکەن سارێکی زۆر هات وچوو دەکاتن بەس ئەو ماوەیە سرویس نەبوو خەدەمات نەبوو لە بە هەندێک هەتا ئێستا تێک چووە بەس بە مژدەیەکی دڵخۆشکەریش ئیشاڵا لە ماوەیەکی نزیک بەس کەش و هەوا مساعدەمان بکە ئیشاڵا وەرزی بارانبارین کوتایی پێبێ ئەمە دەست پێ دەکەین بە قیرتاوکردنی 10 گەڕێک و جادە ڕێسیەکان ئیشاڵا هەمووی جارەسەر دەکەین بەدۆزیکردن. بەڕێوەبەری ڕێگاوبانی سۆران بەشێکی تێکچوونی ڕێگاکان دەخاتە ملی ئەو کەسانەی کە سەرپێچی و دەستدرێژی دەکەنە سەر ڕێگاکان بۆ بەرژەوەندی خۆیان و
هاوکات هۆکاری چاک نەکردنی بە شێوەیەکی یەکجاری باز دەکات. تێکچوونی ڕێگاکان چەند هۆکارێکی هەیە لە سنووری ئێمە. یەکێک لە هوکارەکان ئەم ڕێگانە کۆنن، ڕێگای زۆر کۆنن، ڕێی هامڵتون زۆرجار بە نمونە بینینەوە. تو بینی سایسلۆپی ڕێگاکە شاخاویە، سایسلۆپی ڕێگاکە هەندسی نییە و لە کاتی بارانبارین و لە حتا لە وەرزی دابارین بەگشتی خۆڵ و بەرد و شاخێکی زۆر دادەبارێتە سەر ڕێگا. یەکێک لە هوکارەکانی تێکچوون و دروستبوونی قورت و تاسە لە ناو ڕێگا ئەمەیە. هوکارێکی تر تەجاوزات یان سەرپێچی خەڵکە، ئەو خەڵکانەی کە نزیکن لەو ڕێگاوبانە چاوای کاسبکارن، حتا ئەوانەی کە خانوو دروست دەکەن، تایبەتی ئەو گوندانەیە کەونە سەر ڕێگاوبان، سەرپێچیەکی بێشماریان کردوتە سەر ڕێگاوبان. لە چەندین شوێنی ئەم ڕێگایە و هەڕێگەکانی تریش ئەبینین خەڵک بە تەجاوز غەسالەی دروست کردیە، تایبەتی لە پشت ڕێگا، لە لای پشتەوەی ڕێگاکە، نە لە لای ئەوانەی کە هەڵدێرن و لە خواری ڕێگاکە. ئەوانە حەوزی ئاو دروست دەکەن بۆی ئەوەی کە لە ئەو ماوەدە شوونەوە ئەوە شێلوەی کە لێ دێتە دەرێ، ئەوە ڕاستەخۆ نەچتە سەر ڕووبەر بە ئەویت کێ خۆیان ژینگە پیس نەکەن، حەوزی ئاو دروست دەکەن لە پشت جادە. ئەو حەوزانە بەردەوام ئاوی پڕن لە ئاو، کە پڕن لە ئاو بەرەبەر ئاوە ئینتساسەکاتە ژێرەوەی چینەکانی ڕێگاکە. هوکاری دەبیتە یەکێک لە هوکارەکانی تێکچوونی ڕێگاکە و دوو نمونەی زۆر وازحیش دیارن لە پێشی گوندی بەرزێوە، لە نێوان گوندی بەرزێوە و سۆران لە سێ شوێن کە غەساڵیان لێدانراوە بە تەجاوزیش ئەوی شەکرایە و سەرپێچیە و ڕێگاکە بە زۆر بە شێوەیەکی خراپ، یعنی بە شێوەیەکی زۆر خەریکە وێرانە بێ ئەم ڕێگایە. ئێمە لە بەڕێوەبەرەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبان بەردەوام لە کارداین، بەردەوام. بەڵام ئەو چاڵانەی کە لە سنووری ئێمە هەن، لە سنووری ئێمە هەن و تا ئێستا کە لە وەرزی داباریندا، وەرزی باران و بەفر دروست ئەبن، درەنگ ئەکەوێت، دووە ئەکەوێت سیانەیان، هوکارێکی سەرەکی نەبوونی کارگەی قێری حکومیە لێرە. کارگەی قێری حکومی کە نەبێت، تو ناتوانانی کارگەی قێری ئەهلی ینی مەجبور بکەی بوو 2 قەلاب 3 قەلاب 5 قەلاب کارگەی خۆی بێختە کار. خۆ دەستکاری بکە یا جادەکە بکرێتە دووسایی بنیلاکی بکەنەوە نابێت خەڵکاوە. ئێمە بەڵێ نەدەین بە خەڵک و بەرنامەشمان هەیە و دەرخستەکانیش ئامادەن دەست بە کاربوونی کارگەکانی قێر، ڕێگاوبانەکانی دەرەوەی شاری ئێرە دەست بەکەین بە سیانەی ڕێگاکان و بە پڕکردنەوە بە تێکەڵی قێر. پۆلیسی هاتوچۆ بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی ناوچەکە و ڕێبواران و گەشتیاران لەو ڕێگایانەی مەترسین بۆ شۆفێران خاڵی پشکنین دادەنێن. ئەو مەفرەزانش بەردەوام هەڵمەد ئەنجام دەدەن بۆ هۆشیارکردنەوە و پێدانی زانیاری و ئاگادارکردنەوە شۆفێران سەبارەت بە خراپبوونی ڕێگاکان و مەترسیەکان لە ڕۆچوونی زەوی و داڕمانی شاخ و تاسە و قوڕ و خراپی کەشوهەوە. جگە لەو کارەش سزای ئەو شۆفێرانە دەدەن کە سەرپێچی یاساکانی هاتوچۆ دەکەن. ماندی نەبێ بەخێر بن بێ زەحمەت وڵاتە شوفێریە خوب بەسنە باشە ڕێگاکە تا ڕێکساییدە هێواش بڕۆن خێرای بکار ناینن چونکە جادەکان یەکساییدن زۆر ئاگاداری خۆتان بن. بێ زەحمەت وڵاتی شوفێریت پێ سەرنشینێت خۆ هەموو جۆرە دێ ئاگادار کەی خوب بەسنەوە باشە لە بە سەلامەتی خوب سەرنشینێت خۆ خێرایش بکار ناینە چونکە تو سایق تاکسی شوفێری تاکسی دەبێت زیاتر لە شوفێری پابەندی ڕێنمایی هاتوچۆ بێت. ئەتو خەڵک لە گەرەمەدان سەرنشین و شوفێری تاکسی دەبێت زیاتر پابەندی ڕێنمەکانی هاتوچۆ بێت. سەرچەوە سەلامەت بن سەلامەت بن. ئەو منداڵە چیە لەگەرت بەڕێسی تودا؟
بەس منداڵ دەبیت کورسی تایبەت هەبیتن لە پشتەوە ببەستن خۆ نەخواستە کچکەترین ستۆ بگریان کچکەترین تاسا ڕێگەی مەدەبینی بەخۆ هەموو چاڵ و تاسا و شتیوانە ئاگاداری ئەو منداڵە نازدارای بێ کورسی تایبەت یای بەبێ کورسی پیچ شێوە کە منداڵە سوار نەکەن خوشکە موڵاتی شوفێریت پێ موڵات لە ئیرانê دێن خێر بێن سەرچەوە کوردی دەزانن خێر بێن سەرچەوە ڕێگاکانی سووران لە حدودوەکی دێن بۆ ئێرە یەکسایدن دەبێت زۆر هێواشی بڕۆن خێرایی بکار نینن ڕێنمای تا توێ بپارێزن بۆ ئەوەی سەلامەت بن گیانێنگو ئەو نەفەری لە گەنگودا بەڕێز لۆخ و نەتبەستیەوە پەیوەندە آخر ناویت هەر ئۆتۆمبیلەکە دروستکرا بیلادی قایشی خوب بەستنەوە شتێنەی دڵنیۆی بەست ئەدی ئەو خوشکە لۆخ و نەبەستەوە ئەو بەریش پەیوەندە ئیجازە موڵاتیش پێنیە بەبێ موڵات بە هیچ شێوەیەک ناتوانانی سەورە پۆژی بێ زەحمە لێرە تا بەخکە بۆ ڕەوانای بەڕێوەرەتیان بۆ ئیجرات یاسایی خاڵە بێ زەحمەت ئیجازە خاڵە ئەو بارە ئەو بارانە ئاساییە ئەو بارە چییە؟ ئەو جەلۆ خۆشت بێتن دەبی ئەو هەبار بکەی قانونیە یان نە بە پێ ڕێنەمایەکان دەبی یان نە هەر بە خۆت نابی ئەو شتە نابیتن ئەدی خۆ بەستنەکە خۆ بەستنەکەش ئیجباریە دەبی خۆت ببەستی وە یان نە ئەو جەبار ڕێگایەش ئەو هەندە تاسەت لە پێشە هەورازیە نشێویە باردوشتی دەبارێتن کو دەبی ئەوها سایق بکەی شۆفێری بکەی ڕاگرە سیارە خاڵە با ئیجراتەکەی وەربگرین سیارەکە ڕاگ لادە کای ئیجازەت بەڕێز بەڕێز ئەدی ئەو منداڵە کو دەبیتن لە پێشەوەی سیارەی دابنێ نابیتن ئەدی سەلامەتیەکەی ئەوە تووشی حادیسە بوو ڕێگاکە یەک سایتە تووشی ئەو هەموو تاسەیە لە پێشە کو دەبی منداڵ لە پێشەوەی سیارەی دابنێ ئاخرەوە جوابەکە نییە ئێمە دەزانین کە ڕێگاوبان بە تاکیدی تەسیری خۆیان هەیە لە بەسەر ڕووداوەکان وەکو چکە ئەگەر بێت و ڕێگاکانمان بەرفراوان بێت و هێل و هێمایەکی زیاتری هەبێتن ئەوە دەبێتە ئاسانکاری لە بۆ شۆفێرەکان ئەو هەموو قەلەباڵغیە دروست نابێتن بەڵام لێرەدا ئێمە ئیشی خۆمان دەکەین ڕێنەمایی دەدەینە خەڵکە بۆ ئەوە ناوچەکەمان شاخەویە بەردێکی زۆری لێ دەبارێتن و هەروەها هێل و هێمایەکی وەکو پێویست لەوانەیە لێ نەبێتن و باران تێدا زۆرە و جادەکانمان چووە ئێمە ڕێنەمای دەدەینە خەڵک کە زیاتر پابندی ڕێنەماکانی هاتوچوو بن زۆربەی هەرە زوری ڕێگاکانی کە دێنە ناو شاری سووران یەک سایدن یەک ڕێڕەون هاتن و چوونیان نییە تابعاً ئەو ڕێگانەی کە یەک سایدشن زیاتر تووشی ڕوودا و هاتوچوو دەبنیان پێکدادان دەبنیان وەرگەران و پێکدادان دەبن ئەو جادەوە لە شوفێران و هاونیشتیمانیان دەکەن زۆر لەسەر خوو بن هێمن بن چونکە جادەکان یەک ڕێڕەون هەروەها زۆربەی هەرە زوری شەقەمەکانمان تێک چوونە لەبەر لافا و باران بارینێکی زوری ئەمساڵ زۆربەی قورت و تازە پەیدابوونەیان شەندێک شەقام ڕووخانەیان چوونە خوارێ بوویتە یەک سایت دەبێت شوفێران زۆر وریا بن لەسەر خوو بن بۆ ئەوەی هەندێک شوفێر هەیە خوو لە تاسەیەک نەدات تووشی حادیسەکی تر دەبێت ئەو قوڵ و ئەو چاڵ و ئەو تاسانەوەن ئەو ڕێگانەکە تێک چوونە بوونە گرفت بوو هاونیشتیمانیان ئێمە ئەگە پۆلیسیات و چوارێکمان زیاتر قورستر بوو هەرا بووینە قوربانی ئەو ڕێگاوبانانە دەبینە ئەگە شەقامێک تێک چووان ڕووخان خراپ بوو زیاتر ئەرکمان قورستر دەبێت چونکە دەبێت زیاتر کارمەندان ڕەوانە ئەو شوێنە بکەن بوو ئەوەی ڕێگا بە هاونیشتیمانیاندا بکەنەوە بە تایبەت لەسەر پردەکان هەندێک پرتەنە یەکسایدن مەجالیەوە کە سەورە لێکڕات ببن زیاتر دەبێت کارمەندان لە ڕوژانی نەورۆز و جەژن و بوونەکاندا ڕەوانەی ئەو شوێنانە بکەن ڕۆژ نییە ئەمە جات دووجار بنی دەجار لە عردینەدا هەر دەبلی بگۆڕە و زۆزی چاپکە و هەر ڕۆژە جارەی هەفتەی جارەشی دێ بچینە فیتەری ئەو ئیشمانە وەڵە هەیە ڕێگا بەس ڕێگان نێبرام بەجێرە ئەو داهاتەی هەیتی هەرچی ڕێگابی لەو ڕێگای لە لیوای هەولێر لەوەی نەخۆشتر نییە یەکەم ڕێگا لە ناخۆشیە
یەکەم ڕێگاچە لە داهاتەکەی لە هەموو جیان باشترە بەداخەوە بە هەزاران خەڵک مردە لەو ڕێی شوێن نییە هەر شوێنێک پێ بدەرێ دەزانام چەند کەسی لێ مردە لەو لۆفە لەو ڕووبارەی چەند سیارە چوویتە ناو ڕووباری بەس فیسەبیلی ئەو ڕێگا خراپەی ئێمە لە سنووری بەڕێوەبەرەتیمان زۆربەی ڕێگەکانمان تێک چوونە بە تایبەتی ڕێگای سەرەکی هامبلتون لە سنووری ئێران بوو ناوشاری سووران ڕێگەکان تێک چوونە بەرزی و نزمی لێ پەیدابوونەوە چاڵی زۆر گەورە پەیدابوونە ئەوە تمبیلۆنای کردێنە شاری سووران دەبینی ئەگەر بە خێرایەکی 20 بێن یان 40 بێن دەبینی بنی ئۆتۆمبیل بە عەردە دەکەویتن یان تۆنکەی بنزین لە عەردەدەن یان کێزی ڕوونی یان گزوس ئەوجا ئۆتۆمبیلەکە تووشی خەلەل و لە کۆرکەوتن دەکەویتن بۆ نمونە ئەو تاکسی ئێستا دێتن زۆربەی ئەو ئۆتۆمبیلۆنای کە نەفەریان پێە بار یان قرسە دەبینی بنەکەی لە عەردە دەدەن ئەوە بەرزی و نزمێکی زۆر دروستکوە بە سەدان چاڵی ئەوە پەیداوە لە ڕێگای سەرەکی حاجی عومەران بۆ سووران بە تایبەتی لە شەواندا کە شوفێران زیاتر مەودای بینین یان کەمترە دەبینی تووشی ئەو حاڵەتانە دەبن یان دەبینی لەبەر چاڵێکی ئەو هۆڵە ڕێگاڵا دەدەن تووشی پێکدادان دەبن یانیش دەچن بوو ناو زێ ڕووبار لە کۆتایی بەرنامەی ترافیکەوە دەردەخەین کە ژمارەی قوربانیانی هاتوچۆ زیاترە لە قوربانیانی جەنگەکان ئەمەش بەهۆی هەڵەی شۆفێر و کەم و کوڕی لە بواری هاتوچۆ بۆیە ترافیک لە کۆتایی چیرۆکی ئەو خانەوادەتان بیر دێنێتەوە کە ڕووداوی هاتوچۆ خەونی خێزانێکی لە گۆڕنا بۆ کەمکردنەوەی قوربانیان بەهۆی ڕووداوی هاتوچۆ پێویستە هۆشیار بین لە بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە لایەنی پەیوەندی داریش پێویستە هەموو ڕێکارێک بگرێتە بەر بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی سەلامەت لە ڕووی هاتوچۆوە.